ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش فێرخوازانی زمانی ئەڵمانی لەوانەیەکی زۆر بەسوود و گرنگی تردا هاتمەوە خزمەتتان تا کۆتایی وانەکە لەگەڵمدا بن بەو هیوایی سوودمەند بن. لەم وانەیەدا باسی پێنج پیتە بزوێنە بنەڕەتەکەی زمانی ئەڵمانیتان بۆ دەکەم. پیتی ئا و پیتی ئێ و پیتی ئی لەگەڵ ئۆ و هەروەها ئو. سەیرکەن ئەم پێنج پیتە بزوێنە بنەڕەتەی زمانی ئەڵمانی ئا، ئێ، ئی، ئۆ، ئو. پیتی ئا لێرەدا من وشەیەکم بۆ داناون ئابند بە مانای ئێوارە دێت کە بە پیتی ئا دەست پێ دەکات، یاخود ئەنتڤۆرد بە مانای وەڵام دێت، ئەویش بە پیتی ئا دەست پێ دەکات. و هەروەها پیتی ئۆ لێرەدا من وشەی ئۆمان بۆ داناون ئۆما بە مانای داپیرە دێت، یاخود ئۆپا کە بە ئۆ دەست پێ دەکات ئۆپا بە مانای باپیرە دێت، یاخود ئو من لێرەدا وشەی ئووەلاو بم بۆ داناون بە مانای پشوو دێت، ئووەلاو بە ئو دەست پێ دەکات، یاخود وشەی ئونگەفیا بە مانای نزیکەی دێت، تەقریبەن ئونگەفیا بە ئو دەست پێ دەکات. یاخود پیتی ئی نمونەی ئیتالیەن بە مانای وڵاتی ئیتالیا دێت، ئیتالیەن بە ئی دەست پێ دەکات. یاخود پیتی ئێ من لێرەدا بە نمونە وشەی ئێلترنم بۆ داناون بە مانای باوکو و دایک دێت. سەرباری ئەمانە سێ پیتی تری بزوێن هەن پێیان دەوترێت ئوملاوت لە زمانی ئەڵمانیدا. پیتی ئا کە بزوێنی دوو نوقتەی لەسرە، شێوازی دەنگەکەی بەهۆی ئەم دوو نوقتەیەوە لەسەرێتی ئەگۆڕێت، یاخود پیتی ئۆ دوو نوقتەی لەسرە، ئەویش شێوازی دەنگەکەی ئەگۆڕێت و بە شێوەیەکی تر دەرئەبڕێت، یاخود پیتی ئو ئەمیش شێوازی دەنگەکەی ئەگۆڕێت و بە شێوەیەکی تر دەرئەبڕێت. سەیری نمونەکانکەن. پیتی ئێ من نمونە لێرەدا ئێپفل بە مانای سێو دێت، ئێپفل بە مانای سێو دێت بۆ چەند دانە سێوێک زیاتر لە دانەیەک، ئەم حاڵەتە کۆیە، بە چەند سێوێک ئەوتێت ئێپفل، زیاتر لە دانەیەک دوو دانە یان سێ دانە و یان زیاتر. یاخود پیتی ئۆ کە دوو نوقتەی لەسرە بەم شێوەیە دەرئەبڕێت بەم شێوەیە ئەو دوو نوقتەی لەسرە شێوازی دەربڕینی دەنگەکە سەوتەکە ئەگۆڕێت. من نمونە لێرەدا لوزونگ بە مانای حەلکردن دێت، شێوازی دەنگەکە ئەگۆڕێت، لێرەدا ئەو ئۆی لەسرە دوو نوقتە لوزونگ شێوازی دەنگەکەی گۆڕی. یاخود لێرەدا من وشەی ئولم بۆ داناون سەیرکەن بە مانای زەیت یان ڕۆن دێت، شێوازی دەنگەکەی ئەگۆڕێت چون ئۆکە دوو خاڵی لەسرە. یاخود لێرەدا پیتی ئو کە دوو خاڵی لەسرە دوو نوقتە، شێوازی دەنگەکەی ئەگۆڕێت بۆ بەم شێوەیە من لێرەدا وشەی بنم بۆ داناون بن بە مانای ڕاهێنان دێت، کە لێرەدا ئو دوو خاڵی لەسرە شێوازی دەنگەکەی بەم شێوەیە دەگۆڕێت. یاخود وشەی شلوسل لێرەدا بە مانای کلیل دێت، سیرکەن چونکە لێرە ئووە و دوو خاڵی لەسرە شێوازی دەربڕینی دەنگەکە گۆڕا. بەو هیوایی توانی بێتم سوودێک بە ئێوەی ئازیز بگەێنم تا ڤیددیۆیەکی تر شاد و بەختەوەر بن.